بەخێر بێیت. ئەمڕۆ چەند یاسایەکی سەلامەتیت بۆ باز دەکەم کە پێویستە پەیڕەویان بکەیت بۆ ئەوەی لە ماوەی مانەوەت لە ناوەندی پێشوازی سەلامەت بیت و لە مەترسیەکان بەدوور بیت. هەمیشە ئاگاداری خۆت بە. ئەگەر لە ناوەندەکە چێشتخانەیان هەبوو، کاتی بەکارهێنانی ئاوی گەرم، فڕن یان چەقۆ، ئاگادار بە. گەر پێویستت بە یارمەتی بوو، داوا لە کەسێکی گەورە بکە. دەستەکانت بەباشی بشۆ، بە تایبەت پێش و دوای نان خواردن یان کاتی بەکارهێنانی تەوالێت. ئەگەر حەز ناکەی بەتەنیا بچیتە حەمام، ئەوە داوا لە هاوڕێیەک یان کەسێکی جێی متمانەی خۆت بکە لەگەڵتدا بێت. دڵنیابە لەوەی جلوبەرجی گونجاو لەبەر بکەیت تا خۆت لە گەرما و سەرما یان باران بپارێزیت. هەروەها هەمیشە میهرەبان بە و یارمەتی کەسانی تر بدە. لەبیرت بێت لە کاتی ئاگرکەوتنەوەدا دەمت داپۆشە، دەست بەجێ بیناکە یان شوێنەکە چۆڵ بکە و بچۆرە شوێنێکی سەلامەتتر وەکو خاڵی کۆبوونەوەی دیاریکراو. جگەرە و مەی بۆ تەندروستی خراپن. مادە هۆشبەرەکان هەم مەترسیدارن هەم نایاسایین. مادەی هۆشبەر و حەب لە هیچ کەسێک و دانیشتووی تر وەرمەگرە. لەبیرت بێت کەس بۆی نییە سەرزەنشتت بکات، هەڕەشەت لێ بکات، ئازارت بدات، بە شێوەیەکی نەشیا و دەستت لێ بدات، یان ناچارت بکات شوێنیان بکەویت. گرنگ نییە ئەو کەسانە هەرچیە بن، کەسێکی نامۆ یان کەسێک کە دەیناسیت. ئەگەر کەسێک هەوڵیدا بۆمان باز بکە و داوای یارمەتی بکە، دەست بەجێ پەیوەندی بە کارمەندی کۆمەڵایەتی، کەسێکی پێگەیشت و کە متمانەی پێدەکەیت یان پۆلیسەوە بکە. پۆلیس، پزیشکی فریاکەوتن و ئاگر کوژێنەوەکان بۆ یارمەتیدانی تۆ لەوێن. ئەگەر لە دەرەوەی ناوەندەکە بوویت و ئەگەر مەترسیت لەسەر بوو یان تووشی هەڕ و داوێک بوویت، ئەوا دەتوانیت لە هەر تەلەفۆنێکەوە بە خۆڕایی پەیوەندی بە ژمارەی فریاگوزاری نیشتیمانیەوە بکەیت. وریابە کاتێک ئینتەرنێت بەکاردێنیت، هەرگیز لە ڕێگەی ئینتەرنێتەوە لەگەڵ کەسانێکدا قسە مەکە کە نەیان ناسیت. و هەروەها زانیاری کەسی و وێنەی خۆت بڵاو مەکەرەوە. ئینتەرنێت بەسوودە، بەڵام دەکرێت زیان بەخش بێت. ئەگەر ئەندامی خێزانت هەیە لە وڵاتێکی تر دەژین، تکایە بە زووترین کات کارمەندی کۆمەڵایەتی ئاگادار بکەرەوە. زۆر کەس هەن هەوڵ دەدەن ڕازیت بکەن کەوا لە ناوەندی پێشوازی و یاخود وڵاتەکە ڕابکەیت. سیقەیان پێمەکە، ئەوان تۆ تووشی کێشە و مەترسی دەکەن. لە حاڵەتێکدا داوات لێکرا ناوەندەکە بەجێبهێڵیت، ئەوە کارمەندێکی گەورەی ئێرە ئاگادار بکەرەوە. ئەم یاسادانە پەیڕەو بکە و بە سەلامەتی بمێنەوە. ئەگەر هەر کێشەیەکت هەیە یاخود هەر منداڵێکی تر تووشی کێشە بووە، ئەوە کارمەندانی کۆمەڵایەتیتان ئاگادار بکەرەوە. وە لەبیرت بێت دەتوانیت هەمیشە داوای یارمەتی و پشتیوانی لە کەسانی گەورە بکەیت کە لە ناوەندەکە کار دەکەن.